پڕۆژەی ڕێگای زانكۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پردی دڵنیایی قوتابیانی دەرچووی 12 ئامادەیی بۆ گەیشتن بە زانكۆ و پەیمانگەکان. ماوەی 15 ساڵە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەسەرجەم شێواز و جۆرەکانیەوە پرۆسەی هاوکاریکردنی قوتابیانی دەرچووی 12 ئامادەیی لە پێشکەشکردنی داواکاری وەرگرتنی قوتابیان لە زانكۆ و پەیمانگەکان بە ستافی شارەزا و کارامە و خاوەن ئەزموون بەڕێوە دەبات. بۆ ئەم ساڵ مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پڕۆژەی ڕێگای زانكۆی بۆ خزمەتکردن و هاوکاریکردنی قوتابیان ڕاگەیاند و لیژنەیەکی تایبەت بە پرۆژەکە دروست کرد. پرۆژەی ڕێگای زانكۆ بە پلانێکی تۆکمە و بە 4 قۆناغ بەڕێوە دەچێت. لە قۆناغی یەکەمی پرۆژەکەدا هاوکاری قوتابیان کرا لە وەرگرتنەوەی نمرەکانیان. دواتر و لە قۆناغی دووەمی پرۆژەی ڕێگای زانكۆ ئامادەکاریەکان بۆ کاتی پڕکردنەوەی فۆرمی وەرگرتن دەستی پێکرد. لەم بەشەی پرۆژەکە لیژنەی باڵای ڕێگای زانكۆ لە ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەستی کرد بە دروستکردنی لیژنەی تایبەت بە پڕکردنەوەی فۆرمی وەرگرتن و کردنەوەی خولی تایبەت بۆ ستافی بەڕێوەبردنی پرۆژەکە لە ناوچە جیاوازەکان. هەر لەم قۆناغەدا ڕێکخراوی قوتابیانی کوردستان 15 وەرکشۆپ و سیمیناری لە شار و شارۆچکەکان تایبەت بەشیکردنەوەی سیستمی نوێی وەرگرتن و ڕێگاکانی سەرکەوتن لە زانكۆ و پەیمانگەکان بۆ قوتابیانی دەرچووی 12 ئامادەیی بەڕێوە بردو. زیاتر لە 5000 قوتابی بەشداری سیمینار و وەرکشۆپەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیان کرد. ئەو فۆرمەم بۆ هەڵبگرە سیفکە لە ناو کۆمپیوتەرەکەم یان بینێرە بۆ مۆبایلەکەم یان بێ زەحمەت بیکە ناو. بۆ یەکەمین جاریش لیژنەی باڵای ڕێگای زانكۆ کتێبی ڕێنمای چاپ کرد کە تێیدا سەرجەم بەش و کۆلێژەکانی زانكۆ و پەیمانگەکان بە قوتابیان دەناسێنێت و وردەکاری سەرجەم بەشەکان لە کتێبەکەدا ڕوون کراوەتەوە. بە ئاشکارابوونی سیستمی وەرگرتنی قوتابیان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێم قۆناغی سێمی پرۆژەی ڕێگای زانكۆ دەستی پێکرد و دەرگای بینا و بارەگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڕووی دەرچوانی 12 ئامادەیی ئاوەڵا بوو. لە ئێستادا 25 ناوچەی کوردستان فۆرمی وەرگرتنی قوتابیانی تێدا پڕ دەکرێتەوە و زیاتر لە 280 کەسی شارەزا و خۆبەخش پرۆسەکە بەڕێوە دەبن. لە سەرەتای کارابوونی پرۆژەی ڕێگای زانكۆ زیاتر لە 10,000 قوتابی سەردانی بینا و بارەگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیان کردووە. ئەمە بەدەر لەوەی کە وەڵامی پرسیاری 5000 قوتابی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەیوەندی تەلەفۆنی لەلایەن لیژنە پسپۆڕەکانی سیستمی وەرگرتنی قوتابیان دراوەتەوە و ڕۆژانەش تا درەنگانی شەو بێ بەرامبەر لیژنەکان لە پڕکردنەوەی فۆرمی وەرگرتن بەردەوامن. وا بڕیارە دوا بەدوای کۆتای هاتنی ئەو وادەی وەزارەتی خوێندنی باڵا بۆ پڕکردنەوەی فۆرمی وەرگرتنی قوتابیانی دیاری کردووە. ئامادەکاریەکانی لیژنەی باڵای ڕێگای زانكۆ بۆ قۆناغی چوارەمی پرۆژەکە و هاوکاری و ڕێنماییکردنی قوتابیان لە گەشتن بۆ بەشانی کە ناویان دێتەوە دەست پێ بکات.